والخير وحرمة الرأي عزيز ويكي تلا برنامج زنجير برنامج ل خاوين كاري كوبركان شيخ أمير هاما خدمتنا لا برنامج ورين شماركي حلق اتفاق كفتي من فكر مرسي يجاري صفحة لخدمتنا نشان دم لبرنامه ورین من فکرم راستی برنامه دبی ولی لراستی برنامه یانزبی چون لبرنامه دیا ایمن مروری داشتی من و سر مفهوم مهم و مفهوم کلیلی دنیا دنیونه دانایان بوران و او برنامه من این یادداشت نکنیم که برنامه داشتی است. و یک برنامه ورین و برنامه ده معرفی کردم که راستی برنامه یانزبی و تنیا چیزی که لایرا بتوانی من ادامه بیمن یسه که ده رسیمنا ای بنا که ادامه که واسه لادامه چمرای شابو فلان کسی وان چمرای شابو که ایما وجه لبرنامه الورین یا بانتر داشتی من لایرا صفحه 34 تمام ایار بو یا لایرا صفحه 29 بوده صفحه 29 لی دستنویس خاصلی نوروسیا که لیرا فلان کسی وان تمام بو تیار وقش جوری تیار بو متى مشاكل محتواك قراننا يا همزة صفت يا عمر ايار يا حقوق قمر يا داود يار يعني هنگلی که ادبیاتی که دوریشانن که دانششون او عنصریل اصلی او عنصریل که بتوانتن کلام تعریف بکردن که چو کسی که لبار شخصیتی و لبار اخلاقی و لبار دانایی و لبار کارامه کردوی و یعنی گشته بعد لیر هین بکریا بیشیاتا او تایوت منیلا ولی خو او ذکر نکنه هینا کنه بزم رزم عرفانیه چون خوشی و قلی گوش کر زبان مات شابراهیم دی یاوا او نشاد که یه روایت مزخرفه که بنیامین کسا دون خوشی یا ناراضی بیسن که ابراهیم بوده جینشین ساک کرلالی کردیسن که واتیسن تو باید تکنی لدون کسی گناه خوشی و قلی ظهور بکیتن و بچیتا خدمت شاه ابراهیم لبغداد که بتوانی زوان و گوش دواز بکیتن و روایت مزخرفه لفر لنیسرا و کان انس زیاد کنند ما شاید کن اما نکی لئی بنا که کافی صفحه 51 و لئی هنا لئی پدیفه که ولا خود ای متن شماره گذاریم دست نیسته 46 خب که چمرای شابو قلام کسی وان چمرای شابو تواره بگرگ ارسان کردم یا سازماندهی لیا کار رخراوی لیا هسته و شروع بودن لیا تیم 2 نفر 3 نفر هچی شروع بودن بعد یا شرطنامه تهیه کریتن و ارکان و اصول تدوین کریتن بریاد لسر دریتن که بکریتا بنامای حرکت یاری یا بکریت چراخ یاری که یواش یواش پرنیوتر و بکریتا یعنی که تا وقتی که رسیتا آستی او رخراوه که دیوان واسه جمع جهانمای بشداری یاری که بود تقریبا کردان چون همو بشکان بشدار بینست ای جمشتل یاری گشت سر مکانا که آخرین
مرحله او پروسه رخراوی کردن کردانه واسطه وی که شاه دستنیشان بکرد، شاه هل بوجید نه دستنیشان کرد، هل بوجیدن کسی که و روی شایستگی هل بوجیدن و روی تایوتمندیلی که بریادریت که شایسته بود یا نود. اصلا که قلام کسی و چمره شاه بود، اصلا قلامی چرا جو ارسان کرد مفهومی که او بشه لمیردانه که آماده بن را کار خراوی و بتوانن باش مدیریت کردان و وجود بارن تشکیل بدن و لجر عنوان پیرو لجر عنوان بارگادار و پادشاه او پروسیری که لازمه بتوانن ارک مدیریت کردان عهدهدار بن. یعنی که شمرای شابود یه که طلا حول بین که بتوانتن او مدیریت تکمیل بکریتن لو مانع کن اوز نکردوان. بعد چه بودن قلام کسی وان که چه بود پاک بین، پاک باز، پاک دیا بود یا هینا اوزی کرنه و دا خوب دیا و بین هر یه معنی دارن متای یه هر چوار اصل است که بنیامین یاریتن یا یار اولگی دست پیشخر یا پیشگام یاری سده هفتم هشتم کرنه بنمای یک گردن دانایان او سردما. اصلا که او چوار رکنی چه ارکان ورین بوده همت بکرن، همت وجود پاکرن با های جاری واضح کن بیره همت بکرن که یعنی و جمعی همت و چیم نسسری لبرنامه بوران سیا لچواری چه همچین نسری وجود پاک کرو پرت کرو کینت همت بکنن پیشان همون مکشو جهان و موی بزنم اویه سلیره یا که ریاس زوان بنیامین و هینا ای بنا دلبسته همت ارکان ورین پاک باز، پاک دست، پاک زیل و پاک زین ای چواره درسته که هینی چه کردی من تعریفش دا کردی من که لی ارکانم منظور چه است پاک باز یعنی تو سر خم بکیت ران نختگلیک لخواد نختر لخواد داناتر لخواد کاراتر که حالا نظریه بود کسیکتر بود و هر حال نخت این بکیتن سر خم بکیت و قبول بکیتن که کسی که تو خواستره نظری که نظر تو خواستره قبولی بکیت پاک و پاکی بواخیتن یک ترفند بویت کار یا یک بویتن طرف سیه بکیتن شخصیتی سیه بکیت اصلا و لروشل ناجور استفاده بکیتن که او نظر او کسا لمیدان در که و خود بویتن و ایسا که باید کنه واقعا معلوم بودن که وروی و اصلا بارز دانایی و چون قسم قرآنی کار نیه که تنیا در استقلالیت زانستی و استقلالیت فلسفی و اصلا هین کریتن ای بریاری دریاس و نتیجه گیری که پاک باز باید کنی وروی آیروی کسی برای معلوم بودن که واقعا او لمقابل چه باید کنه تسلیم کرد و پاک دستی چه دست معمولا وگر عمل کرده و تداعی بودن که باید کرده که پاک داشته و پاک زیر وجدانه که پاک و وجدان روشن بدون کدورت و بدون کینوی انا وگر یاران خلاص بنیش بکیتن هر شما بازراه رو که وجدان زیل بوده شم یاران که اوان چون جور پروانه لدو انکاس داشتن و بروکه و بان ایسا که و همچین اوانیش اراکا سیلیکتر یه مناسبات و اصلا بیان رابطه یا مناسبات بین یاران و جور
بەیانە رابطەی شەم و پەروانە تەوسیفێکردنەوەی شەم و پەروانەی چە خۆیکە چون شەمەکە هیمای هەم ڕوشنایی و هەم گەرمیچە خۆی مانادارە لە دنیا دیوینە و پاکزینی سەر و جارجانکردن یانە گشتن لە مەدانی کە لە خۆیان هەڵسەنگانن نەسن کە جۆر مەدان چۆگانبازی کە هەر کامەنهانەبان زین خۆیانەوە و یەک بتون بێ ئەوەی کە پشتپا بێن لە یەکان یا یەک ڕەوشە موزیانە یا ناخۆش یا وەخۆ کوردیەکە ناجوان میرانە بتوای کەسێکتر لە مەدان دەرکە یاوە لە دنیای ئیمڕۆژ سەرمایە دەرەوە سەر ڕقابەت بتوانن و هەر چونێک بێ ڕشوە بێەوە هەرچینی بێسن مامەڵەیەک بوونە سەر ئەو کارێلە لە تێ نەوتن باڵکە چەبوتن تەنیا ئەوەی کە بتوانێتن لە توانایی و دانایی و کارایی خۆی استفادە بکەێتن ڕایەک نیشان باقی بێتن کی شیا و وەرگردن یا بەرپرسایەتی یا یەکە لە نەزەرات خۆی دەفا بکێتن وارحال لە مەدان چۆگان بازیە زین خۆی ڕەخش خۆی بتازنێتن و چۆگان بێ لە گووەکە وەرە و بوو یا هەرەوە و ئەدافکەکە یا و مۆزووکێکە خەریکن لە جەمە بەڕەسیکەن باسەریکەن یا لە مەدان ئەمەڵەکردەوەی کە یا بۆتن وەرە و هەدەف بردنەکەەوە خۆی نیشان بێتن بۆ توانایە خۆی نیشان بێتن ڕایەکە ئەتمینان بێتە یارانە هەو کارانە توانایەکە هەری ئاستەوە بتوانێتن متمانیان و دەستپارێ و ئەقرارە پێ بکەن کە ئی شخصە لە ئی وەرگردن بەرپرسایەتی لە ئی شوونە ڕایشیاوە شایستەست یەسەکە لە ئێرە ئی پاکبین پاک باز پاک دیا واسڵا هین شارانێ وەکردنە سەمتای لە ئەسرە ئی چوار ئەسڵە سەکە بتوانێت پاک باز و پاک دەست و پاکزیل و پاکزین بوتن یانە هینێکردنە گۆڕانن نەسەر واسڵا بعد زەڕەن ڕای حەق نەلەفشیا بوو تەن حەقا و جرێکە لە بەنامەی وەرینیشە چی لەسەری حەق لێرە منزور ئەو چوارچوەی هینەسا و چوارچوەیەکی کە باید بکەن یە شخص لە تیا هەڵسکەفت بکەێتن ئادیە بەرپرسە هەرچێ وەڕوو شەرتنامەی یاریچە بۆ شوونی زەڵال بوتن یەسە چۆ حەقێک داشت و چۆ حقوقێک داشتوتن یەک لە ناو شەرتنامە چە بوو هین یەسە تعریف کریازن ئەمانەکەی دەتوانێتن یەکچین بوتنی واجد ئەوە زێکردون چون لە ڕای حەق لێرە ڕای یاریە حەقی من نێری من ڕێ حەقێک نییە پس یانە ئەتماڵ فرێ هەست کە ئەوە زێکردنەسن ئی حەقە لەومانی حەقێکێک لەو بانێکرد لە زووتر خسیمە وەرباس لەومانیە خۆی نوینێت و ناوینێتی چۆ ئێستا زەڕێی لە نەڕای حەق نەلەخشیا بوو هەر حەق منزور ئەو حەزرەت حەقییانە سەر لە کارخانە حەق بێ باک سەر نەڕای حەق سەپتە بوو یانە هەرو ئەدەبیاتە سوفی گەریەسێکی لە بەرنامێکی چینە سەرێ بعد ئی بەشە هینە لێرە دوارە تتوە سەر ئەسڵ مەتۆکە کە نەتاو کوورەی یار تاویاو بوتن کوورە یار تەنیا یە یار نییە لە تاو کوورەی یاری ئەکە کوورە یاری منزور هەر ئەو جەمگە لەسە کە بەڕێوەبەرایەتی مدیریت هذا ئەستۆیان داناوە لە ڕەنە ئەڵماس لە تێک بووبینەسە و مانە شکاوی مەفاهیمە ئابستراکتن لە سەتێکی تۆریە لە سەتێکی فەلسەفیە و لە سەتێکی ئەمەڵیە شیکاری مەکانیزمە لە ڕێخەورێ و چارەوێ ئەمەڵی کەن چون گوڵ وە بووی یا شکاویا بوو یانە ئەدەبیات دانایان گورانێکە وەگەلیەکە هەر این بوتن وەسڕا یارە خۆشببوو یارێکە هین خۆتە ساوێکی یا یەک حەسن نوروز یە بەندری لێ خشت جاڵب لێ رابطە کە یار بینتن و چوتن وەسڕا
جۆر بڵبڵسێتە جوان ئێسەکە لەو مانیێسەکی ڕابطەیەکە گوڵبڵی لەبین دیارەکانە وچوو باشتر تاویای پاکتاو جوش کوورە بوتن یانە فرێکی تکراریە یا یەک لە بەنگەلێکتر هاوردنەسەیە لە جەمگەلێکی ئینە باسیێر دیالۆگیە کە کشتی جەمکردنەسن پاڵەدانەسیە نەفرۆکە لێ ناو شێخەمیر هاوانێت یانە توانن چون تکراریەن توانێتن هین چەند شەخص لە جەم بوتن کە بڕیار کۆتاییش بود یا سەرنجام بوتن ئی بەنگەلە وەلی لێرە چونکە پاڵ یەک داینانەسن خراوێکردنەسن ئەومانی یەک پارچە بتوانێتن پۆلۆمیک یەکی لە ئەو داناوە لە بڕستنتن نێرێت وینێ سنگمۆرە نەجەزیرە بۆ هەرۆژێگەرسان چون ئێستێکە هینە ئی سنگمۆرە کوچکەلێکێکی گردووە بوون ئەو قرە پلخوان لەناو ئاوە پلدەریان تەمام گردووە بوون سافۆ بوون بەڕاوخۆ بن ئێستەکە یارەکان بتوانن لە نەزە تەجربی و قرە تەجربە داشتون کە لە شوێنێکە شوێن جوورە جوور کە لازمە ماموریت لە ماموریەتێن جوورە جوور کە لازمە بتوانن ئیفای نەخش بکەن ئەنجام ئەرک بکەن و یانە گشت مانایە تایوەت دێرێتن تاویای پاکتاو جوش کوورە بوو لە کوورەی چەرەوەجارسان کرد یانە باسی کوورە و پاکتاو بین و جوشیانە باسێکی ئەدەبیاتێکە تایوەتەوە لە ئی ئەدەبیاتی شد لە ناو ئەو دەستنووسە فیساگوروستە دەر ئیرانە واسڵە تەرجمەکردنەس سەردان دانایان مات کردێسن و وەگەردە ئازوناسە باس کردێسن لەوریچە مهین بێسن باوەڕ لێ ئەوە بێسەکە زەڕە هەرچێ وەرە خواروەچوتن پاکتاوتر بوتن خاوێنتر بوتن خاڵستر بوو ئێسەکە لە کورەیەکتر لە سیارەیەکتر بوو باە بگوزارێتن تا بڕەستە خوارەیە هەروەئی هیناری واسڵە ئیدەکردنەسە مەبنای سازین هەفت دیوار ڕەنگی یا هەفت کاخ ناوە لێبەن واسڵە هەفت دەر هەفت هەسار ناوە لێبەن وە ڕەنگە جوورە جوور کرد ناوە ڕاستینەکە ڕنگ تەڵایی دەری جێ شاسە و هین کاخە ئەکپاتانەکە لە تەوسیفەکەن لە نووسراوە لە یونانی ئێسەکە ئەویش هەر ئەو منزورە ڕاستنتن کە دەستەن دەرکارگە لە مدیریەت باەتەکانێ پاکتاو بکەن تا وەختە ڕاستنە مەقام شایدی هیچ خەلت و خۆش و ناپاکی و ناجووری لە وجودانە نەوتن پاکتاو بوو ئێسەکە لێرە تقریبا هەر خۆتە ئەو معنی است کە هینە پاکتاویشە نورە دانایی هینە نورە دانایی داناوە لە یا ئوستادێل ڕەنە ئەلماسە کیانە گشت تۆسیفاتێکە لە شرایەتە مناسبات تاڵۆش ئوستایی یا یەک وەزوانی ئیمڕۆژ ئوستاد دانیشتجووی کە بتوانن لەبارە فکریوە پوختە بن و لەبارە ئەمەڵیوە و شخصیەتیوە ئەخلاقیەوە لە گشت بوارێ یا ئینسان کامل بن کە بتوانن و تمام معنا و تمام پاکی خزمەت وە جەم بکەن و کومەلگا لێرە دانا و وریابار ئەرکان تیار بوو یە قوڵام کەسیوەن یانەسەکە ئی بەنە لە سەرەتای واسڵە شروع سەرەتای کارڕێکخراوەیی وشیاوەسن مشخص بکەن کە کیە وەربگیریان شرایەت قوڵاموەل ئەو بەشە لە مێدان ئامادە هین بینەسن ئامادە بەشداری لە یاری بینەسن هین مشخص کرد دانا وریابار ئەرکان تیار بود چەمەش چەمەڕای خاوەندکار بود خاوەندکاری شەرەوەجێرا ئەرسان کرد منزور شاسن چەمەڕای شا بود لێرە خاوەندکار شا خاوەندکار کە شان ئیشتە خاوەندکاری لە دنیا دوێ خۆ دانا و وریابار باە بوتن و ئەرکان تیار بود لێرە توزێکی شکە کە ئەرکان تیار ناتوانێت بوو چوی ئی ئەرکانە باتەکانە ئەرکانێک بوو کە هەر کەسەوە دڵخۆی تاریفی نەکەێتەوە باڵکە گشتی وەڕووی هەر ئەو ئەرکانێک لێرە نەکردی من گشت باتەکانە ڕێ ڕۆشن بوتن پاک باز و پاک دەست و پاک زیل و پاک زین و چ معناسن ئێستا کە ناتوانێت هەر کەسێک
تیار لە معنەیەکە جاری بوتن ئێرەکانی لێ بینە ناتوانێت تیار بوتن بەڵکە بەتۆ ئەرکان بەتۆ درسترە تا تیاریانە ئەوە زێکردنەسن وەلی خود ئەرکان تیار ناچێت کار تیارێککە بتوانێتن هەر کەس سەریقەی خۆی باس تاریفێک کرد بەڵکی یانە لە ئەوڵوە تاریف کردە ڕۆژێک لێرە نیشان دەمتای بوڕینەسە ئەوە زێکردنەسن یانە تاریفەکەن لە ئەوڵەوە بیستە باید پابند بود و ئەرکان و پرینسیپل اخلاقیە یا ئەو ئەرکان اخلاقیە و پرینسیپل هەنجارگە لە فەرهەنگی ناوی پێ پرینسیپل لە فەلسەفی ناوی بنێ یا مادەوێ لە شەرتێ لە قانون حقوق و قانون بەهەرحاڵ یەک کەمێک شکەکە عیبارەتەکانی ئەرکان بەتۆ بوتن لە فرەج و شوونی هاتێ مەفهوم چەمە ڕێخەون کار بوو بعد دوارە لێرە بزانین لێرە تا یار بوو چۆن بولبول نەڕووی گۆش شکاوە بزانین لێرە وێرە نەکرد دانای دڵوەریا ئەرکان تیار بوو لێش هەر ئەرکان بریاسەکە دانای دڵوەریا وەلی لێرە وریابار درستە چون سێ ئاست ئەڵا نیچە ئینسان واسەر لە حیوان و هەساویکردن ئینسان یە موجودێکە بینە ئینسان وە کەسێکە توانایی پەرواز پێیاکردن لە نەزەر دانایی کە جوورباز بتوانێتن لە ئەوج بودێتن ڕاخوارە دانایی لەورە ئەبەر ئینسان ناوێنێتن کە ئینسان لە بینە حیوان وە ئەبەر ئینسان قەرار گرێتن وەلی لێرە ئینسان خۆی لە حیوان جیاوە بێ و خاترەوەی کە توانایی تەبدیلە گەوهەرگە یاریوەرین وە ڕوشنایی دێرێتن و یەسەکە لە شوێنی دانایی کە باسەرا وریابار مێردە وریابار دیم و لە شوێن مێردە وریابار وتە مێردە دیدەدار کەسێکن کە خاوەن وەسرا ئاستێکن لە دانایی کە توانن خود دانایی وەکار بگرن نەزەر داشتون لەسەر دانایی دەبەسرا ڕابدەیەکە لە ئەنگلیسی ئێرەکان بتوانین منین بگەین knowledge و wisdom وتە دیدەداری و knowledge کەسێکە خاوەنە دانش خاوەنە دانایی بتوانین من تەفاوتەکە یا جیاوازیەکە کەمێک ڕۆشنتر وە بکەین یا قابل فامتر وە پس دانای دڵوەریان نییە بەڵکە وریابار درستە و مەفهومێکی کە لە فرەشۆن بریاسەکە بعد لێریچەوە هەم لە ئەوریچە مهینێکردنەسن دوارە دەوریشی وەکردنەسن لێرە لێرەتن هاورنە یە جورە نەجام باتن وەردە بوو نەسیمی ئاسا حەق یاد کردە بوو تەنەرە جۆگەرسانکردن یە دوانێ لێرە زیاوکردنەسن هاورنە لێرە ئەدامێ دانەسن وەلی نەزانستنەی یا خۆی خلاف ئەو دەستکاریە لە ڕاستنێتن خۆی زانێتن چەست پس چۆن بولبول سوزان ڕوخسار گوڵ بوو تەشنەی پیاڵێ دەست پیر کامل بوو خاڵەسە پوختە ڕووی ئەزەر ڕوو بوو ذکر زەبانش تەکپیر هوو بوو هوی چەرە و جارەتەکەم لە هەو نییە و پیشان هەوی لە ئەورە کە من بەداخۆ دوانم چاشیە هەر وەهوو خوانمێ بەڵکە یە هەوە کیشان هەوی کەوێک مەزۆر هاو جفتیە کە هەرکەس لە هێڵ خۆیەوە هێڵێک بۆیتە سەر دوارە هێڵێکتر شروع بکێتن هەو بکێتن وە اینەکە جفتەکە دوارە لەسەر بێتەوە ئاڵا یە هووە حەزرەت حەقە یا ئەلیە یا هەرچە وەلی ئەوە هەوە لەورە چەم وە خاص و گەست دنیا پوشا بوو یە جۆرە نەجام باتن نوشا بوو هەرەوە دوارە تکرار نەجام باتن وەردە بوو دیانە اینێک ئەدەبیاتێکی هینە تا ڕەسنە ئێرە خەفتە دڵ وەریا و گۆش کەڕ و لاڵ بوو نەسەر نەڕایە ئەلی لاقەید نەماڵ بوو خۆی معلومە حەق و ئەلی لە ئەدەبیات الحەقەل و خاتێل و نوسێریێل و تەمام شاخ و شۆبێل سوفیگەریە ئیسلامی خاڵە هاوبەشیان لەسەر پەرستش ئەلی بعد دوارە هەم دوارە لێرە شروع بوو تۆ لە
این اصلکه بن اصلکه نکوی یار و هر یارش بو بارش مینا بو مینا بارش بو هینی که بنی کیچه که لنوروز سورانی یا شخمر خوی افکن بستن ها این کریمه شیکاری کریمه سندر رابطه و گرد سگان ناصر رزازی ایسا لیر مینا بارش مینا بوتن مینا بار لیر مینا منظور شیشه تشبیه بر سایتی که شیشه حقوق تشبیه که شیشه مینا که رکن کسیلی باریان شیشه است و بان لناو شارک شیشه جیان ل1000 گز برزایی و جوره مینه سرپل بین کسکترو هم بارکه خویان شکت هم بارکه او شکت و هم شارکه شرطمه این تشبیه که برسیم و بند بیشتر لسر این مینا بار مینایی سه بیشتر که میره کنه زیر بتوان این کن زانیاری ورپویرن وانن مراجع کنه او ویدیو لسر سکان ناصر رزازی که عالمی بیا کنه پس دواره لکوی یار هر یاری یارش بودن که یارش وی جوره چه نیه که یعنی منظور هر او سرطایشه بودن که منظور است که همو خانه تیاکردن یارکان و تیاکردن هاو آهنی و هارمونی و گر یاروگر لکتره در رخراوی که تعریف کریا معنی بیتن بالا منظور وانیه که هر فریق بودن یار نیشتوشون چنی خواجه ویش زیل و زین پاک بو قلام اخلاص تشنه هلاک بود یه لیره هم دواره این تشنه هلاک بودن جهادی و کرنسام آوازی کنه متعلیره چنی خواجه وی زیل و زین پاک بود دواره منظور نسبت و خواجه خوی نسبت و استاد خوی نسبت و بارگادار خوی مسئول او رخراوی خوی چه بود پاکزیل و پاکزین بودن هر او ارکان سکلو را شروع کرد تا یه که غلام اخلاص تشنه هلاک بود تشنه هلاک نیه ولی خب لی دنیا آماده و بود لخوی دفاع بکتن و نیلتن کفته جر سلطه دیگران بود و کویله چونکه اساس این رخراوسه که لبردباری آزاد بکرید نتو شکل نکارخانه یار ناورده بو جی سر و جو سر چه گرو برده بودن یه چه هم داره آواز ذکر نسن چون اساس ای دنیا شکل باید کنه شکل داشتی و ریک تاقی و بیتن سایت خواد سنگ دواره باید پاک باز بیتن و کسی ریک در ریک تر بردنسن که درسته او ری قبول بیتن و هر حال یه شکل این کردن نشانه تعبد یا یک پیروی کورکوران است که لی دنیا نهین جیگ نیر چند تیر تعنی خاران کیشا بو گوشتش لوا بو پیش انشا بو یه هم داره این ریاضت کیشان و یعنی صوت ادبیات ریاضت کیشانه که من منظورم ای پیره یسته که ای بشه شروع بود دو بشه یکی لیره که او بشه اولا چون یه فرد طولانی وکنه ای بنا نسیمی آسایی هستا که بارش مینا بودن ای چند خالیا لنو ای دستوسین ای دو بیته لنو ای دستوسین یه زنیم چوشه چنی خواجه ویش زین و زیل پاک بود یسه که این او باشه که حتی سنوی باشه غلام اخلاصش نه هلاک بود شک نکارخانه یسه لعیره که ای باشه چند تیرتانه لعیر شروع بود نره یه درست بیود بعد شکل کارخانه حق نورده بود هر واسه شکل کارخانه یارو حق لیره و من چه میدان حق او گوش برده بود که ده میدان حق نیه میدان یاری لیره انا گشته اواز کرده و شون کلام شرطش رانا بود زرز جباتن پیش نمانا بود ایسا و شون کلام شرطش رانا بود خوی معلومه که و شون کلام یا او بر یاری که شرطنامه یاری هست شرط خوی در و دشون خوی و رو شرط
بەرپرسایەتی پێ لە کۆمەلگایە بەرپرسایەتی داشتوتن و بەرپرسایەتی وە هەڵسکەوت کردن و دوارە یە زەڕە لە باتن پیش نمانا بوتن وەختە شەرتێکی تاریف کریاوەسن پس زەڕێ باتن باسرا لە قەیب وە بوارد بەدەن کەسێک بوت یا وجود کەسێک بوت فەرقەوە گەلەیەکە تە لێرە یاو بووری تاویا و کوورە بیت دانای ورییا بار بیدیانە گشت وەگەریەکەی تەناقضە میدوانم کە زێری جور من بینونەی تەناقضە بین دنیای مەسەفی و دنیای فقهی فەلسەفی دانایان وەشون کلام شەتر نەڕاگەی یار میرد کوی یار بود نەڕاگەی یاری باە بود میرد کوی یار بود aynı zilpak mizan teyar bu. Lere dürüstü. Lere erkan teyar dürüst. Lere mizan teyar dürüst. Koya çemne rage yar am duvara çünkü serben hineke çamarra şabut çamarra xawun kar bud. Lere bayat tekane leriçeş hin buden. Çemne rage şa ya xawun kar لکوی یار بود که نو یاران بودن که وقت یاران واسرا کار رخراوی بکردن و را تیا کردن یه انسان شایسته یه دانای شایسته را مقام شاهی خو آینه زیل پاک بود در زیل پاک هر یکی لو ارکان گله و چه میزان تیار بود میزان تیار میزان واسرا برپرس یک لبارگاکان وقتی وطنس سنگومندار یا میزاندار سنگومندار تشبیه کنه سوی که لبریارکانت مجموعه داتا خیتناو این جور سنگ ترازی للی استفاده کیتن ارا بریار ارا رسین و بریار ارا تصمیم گیری پس لیره چه میزان تیار بودن میزانکه چه بود و همیشه ورو تصمیماتکه پخته و پخته‌تر و بودن و یک کار کشته بودن و میزانکه چه و روی و روی کسب تجربه کسب دانایی بیشتر لمیدان عمل و میدان واسرا توری لجمعکانه چه بود بیشتر خواهون دید که واسرا عادلانه یا خاصتر بود لرابطه وقت تصمیم گیری لرابطه وقت گردن موزیق لمقابل دنیا در و لمقابل موضوعات و مسائل پس میزان لو معنیه شده گوش ورای گلبانگ هوش بو بشش بالای گشت بش بو یا حالا این بنگ الکتره هاور نسیت وانتن معنی که مهم داشتوتن ولی لناو بردنس لره بش بالای گشت بش بو یعنی کردوه که لگشت کردوه داری الکتر خاصتر بو بانتر بودن یعنی توانتن واسفر ادبیات دانایان گوران بودن مثلا چون لناو بنکه حالا کنه لشون حالا کنه معنی که وگرد یعنی ناخونجید یه پارچه و ناو چنی یار یاور بیزار نخار بو داقمای پیرویش پیو دیار بودن پیرویش رو جای گرستن چون پیر منظور منصبه منظور مسئولیت داره یا او ادبیات سده هفتم و هشتم بارگاه داره هر کم ده او هفته و دو پیره باید بارگاه داریش بینه مسئول یه بارگاه پس لیره کسی بودن که وقت یارکان خود صادق و مطابق و ارکان رفتار کتن لخار یعنی جمعیتی لکسگلیک لگرولیک نتوالیک که لطمدن هانا پی ضرر یارانه جمشت یارانه چه بودن بیزار بودن وگردانه هاوکاری نکه خودفروشی نکه وزوان این رجاشی نکتن داقمای پیرویش پیو دیار بودن که او مسئولیتی که پیرویش بارگاه دارگاه خواهون صفت ییلت سازمانده کریا و پیو دیار بودن که وروی
ئەو تەسمیماتە هێنکردن هەڵسکەفت کرد چون پەروانەی شەمە بریانە پێی پیر بوو دەستەش وە دامان پیر دەستگیر بوو کەیانە هین بوو چون پەروانە بریانە پێی پیر بوو پیر هەرۆجۆگەرسم توانێتن معنی ئوستاد بێ معنی بارگادار بوو بەرپرس بوو معنی عنوانەوە تۆرکوری منزور لە پیرە مرشدێک نییە کە موریدێک هدایەت بکرێتن لە سیر سلوکە یا لە طریقەتێک ناسینە حەزرەت حەقیان ئەڕا ئەو ئەدەبیات سۆفیگەریە بەڵکە چون پەروانەیە شەم بریان پێی پیر بود لێرە منزور شەمەکە تەشبیه کرد پیر کە هەم ڕۆشنایی داشت و هەم گەرمی دەستش وە دامان پیرە دەستگیر بود پیرە دەستگیریش کەسێکە مەسئولە لە ئەو ئەدەبیاتدانە سەدەی هەفتم کە دەستگیر تشبیه کرد مثلا و کەسێکی مەسئولیەت دێرێتن کە تۆ بەرپرسێکت لە ئەوەڵین باسەرا ئەوەڵین باڵا و ئەدەبیات سازماندهیە دوونەدەم ئیمڕۆژە ئەوەڵین چەناوی ڕئیس کە سەسرە مەراتب باسەرا لە سازمانە تجاری لە شرکەت سەسرە مەراتب دەرێتن کە هەر گروێک پشکەڵەتر یەخ ڕئیس درن ڕئیسەکانی لە گروەلێک ڕئیسێکتر درن وەسرا هەرەمە مدیریەتی شرکەت یا لە هینەکانیش لە جریانەتی سیاسی جۆرەسە قەل و نازانم هین درن هەڵا من پیشمەرایەتی نەکرد مەسەن کرد بۆ دروستیانە بزانم یا لە سەسرە مەراتب ئەرتش لە گورهان و گوردان و نازان چی بۆ لەشکەر و یانە هەڵا پیرە دەستگیریش منزورەوەسە کیەی لە کام بەشتە ئەو ڕێکخراوە سازماندهی کراوەتن کە هین بوتن وەگەر مەسئولەکە ارتباط درستێک داشتوکی هاوردنەسە تەداعیکردنەسن وەگەردەوەی کە وەک سەعید هەمیشە دەستی لە دامان پیر خۆی ئەدەبیات یانە پیر ئەزەڵ بنیامین نەوەڕیەتن کە فرە مزەخەرفە واسەڕا لێرە پیرە دەستگیر هینێکی واسەڕا شتێکی مانایەکی ئەمەڵی دێتن وەگەر ارتباطێکی سازمانی ئەداری بین ئینسانی دیریتن نە یەکە معنەوی و باتنی و مەزهەبی پس لێرە پەروانە شەمەکەی هەم بەرداشتە دین کردن واسە تەعید کردن بۆ تۆر سەربەرەی یاریش بتەوین بوو انتظار و دینە پیر بنیامین بوو جارسانکەم خەینێکردنەس وەی شیوە وەی ڕەوشە لە وەی مەکانیزمە چە بوتن سەربەرەی یاریش بتەوین بوتن سەربەرەی یاریش منزور هەر ئەوەیە هین بەنێکترە کە تەوسیفە هەری پیرە دەستگیرە بێتن کە هیچ پیرە دەستگیرە جۆر هەڵا سەربەرەگرە کە بتوانێتن جواوبووە احتیاجاتە ئەمەڵی فکریە ئەفرادش هەڵا من احتیاط کەم کە لێی ئەدەبیات ئیمڕۆژە استفادە نەکەم ژێر دەست واسەڵ وەکو فەرمادەیەک یا ئەو جور ذهنیەتێک ئیجاد بوتن بەڵکە نەوعی کارە تیمی بیەسن کار مەشوەرەتی بیە گشتە ئەوەڵ تا ئاخری یار بینەسن لە ڕووکوب بوون و جەمەکان و لە کارەکانە بەرابەر بینە ئەوەڵ تا ئاخر یارن هەر کامیان مقامی یاری داشتن ئەوەی کە سازماندهی بیەسەڕا مدیریەت هەس لێرە چە بوت سەربەرەی یاریش بتەوین بوتن لە ڕێچە ڕێ تاویان لە ڕێ ارتباطێک دروست وەگەردە مەسئولین پیشگاموێل خۆی مەسئولین خۆی بارگادارگەل خۆی و یە هین دەورە سەدەی هەفتم هەشتم وەگەر هین خۆت بەنەکە لەو دەورە هاوردونە توانێتن معنا بێتن یانە هەر خشتێکی بەنە خشت
پشتێکی لێ بەن هاوڵ لەسەرەوەی گرە مانێکە لێ دەستا یا یەکتوانێتن هەر خشتێکیی هین بەنێک بس هەرو سەدەم لە کەسێک دەبووتیان هەرۆژگەشتیان دیالۆگی باسی لە پیش برد ئێستا کردەش نەباتن سەبت دەفتەر بوو شربەتەش چ ئاو حەوز کەوسەر بود بچوتە ڕابەهاش دوارە لێرە خراوێکردنەسن هەم دوارە خراوێکردنەوەی مانێکە جادیات پڕێکردنە قڵاومە خلاص شای پردیوەر بوو ژاورە ماڕ نەلاش شەهد شەکەر بوو یانە ئەدەبیاتە تۆسیفیە ساڵەکە کە چوی ریاضەت بکیشت و وسیایی بکیش و تینیایی بکیشت یا لێرە لە دەستنووسەکەی هین هاتێت لە دەستنووسەکە حوسێن ڕۆتافی ئی یەکدینە هین نییە جیواز بکەم بۆ تۆر یەکدین یەکرا و یەک ڕەنگ بوتن لە دەستنووسەکەی هین هاتێسن کە بتەوین یەکلا و یەک ڕەنگ بوت وە تۆر زانی من ئێستا بەو تۆر یەکەم گۆرەوەکەم زێریش بێنێ ئێستا بەو تۆر یەک بتەوین یەکلا و یەک ڕەنگ بوت نەک پێی جیفێ دنیا دڵتەنگ بوت هەرە جۆرەگەرستان کردم لە بەرنامەیە وەرینە لە ڕابطەوەی مۆزووە ئێستا کە لە ئی پروسەی هامدەردی هامسەری هامدڵی هامسەری هامپایی تا ڕەسەتە هامبەلی یانە پۆختە بن ئەلبەتە یان پێشتەریەکەش نییە تۆ ئەمانە وەگەر یەکە هەمزەمان ئەجرا بن پۆڵیە لە ئی کلاسگە لە مەدرسەی یاریە یا پۆڵی یاریە خۆ ئێستا لە ڕێی لێ مەکانیزمە چەکە یەک بتەوینەوە بوون و یە ئەندازە ئەرادە ماکەم هەدافم دیاریکردە واسا بەرنامەیە مشەخەسان بوتن یەکڕا و یەک ڕەنگ بوون یەک ڕێ بوون یەک ڕەنگ بوون ڕەنگ تەڵایی گشتە دانایی چووتە سەر ئاستە دانایی چووتە سەر یانە گشتە تۆسیفێکە لە هین پڵان کە واردە سازماندەی بوو ڕامۆدیریەت جامە ئەسەکە لێرە کردنەسە یەکدین چونکیانە هینکردنەسن بە ئەدەبیات مەزەبی جعلی ڕێوەکردنە لێرە ڕاخاتر یەک دەستوەکردن هەوڵەکردن سەیری نەک پەری جیفێ دڵەش چە بووتوە تەنگ بووتن جیفێ دنیا لەورە هاتن نەک جیفێ دنیا دڵتەنگ بوو لێرە دڵەش وە تەنگ بووتن یانتن ئەوە زێکردنە سەکارە و جوێرسانکەمی مدیرانە خۆی مەخسوسەن هەستەی ئەسڵی جەم جانما هین ناشتنەسەن پرەنسیپێکی فەلسەفی بیەسن کە خانەوادەداری نەکردنەوە شون ماڵداریە نەکردنەوە تەمام وجود وە خۆیان وەکردنە سەرا خزمەت وەکو مەڵگا بتوانێت ڕبوو بوون ڕا نێردان ڕا ئەندامویل مەڵگای کوردە ئێستا کە لێرە منزۆرۆسە کە ڕاجیفە دنیا دڵان تا بوت کە بتوان ڕاجیفە دنیا خۆش بشی بکەن یا یەکە لە ڕێی لابێن چەند جێریان مەلێنە ساز بکەن کە مەسەڵەی مادی لە تێماتیا بوت ئێستا هەم دوارە ڕاخاتر ئەوە هینێ ڕاخاتر ئی ئەدەبیات مەزەبیە لێرە دوارە هەم لە ئەسڵە لێرە دڵتەنگ پێی جەماڵ دیداریار بوو مدام هەر نەفکر کردار بوو یانە هین بەنگەل جوورە جووریان توانێتمانێ مهمێک داشتن لە ئێرن وەگەریانە هاوهین نییە معنیەکە پارچە نێدێتن چونکە یەکە پڵان کەسیوەن ئیش شرایەتە باید داشتوی تایوەتمەندیە لە داشتوتن دەنەچێ هینێکی لە جەریان باسێکی چەند نەفرەیە ئی تاریفێ لە خیاسەوار باس و لەسەر ڕاستینە سەر نەتیجەگیری یا یەکە بڕیار ئەزەکە یانەکشتوانێت بەشێک لە سوێل بوتن لە جەمێکێک لەسەری مۆزووە باس کرداست دڵبی تەکەبۆر خاک سەرا بوو مەرتە شەرت بتەوین وە شەرت دار بود کە لە ئەو دەستنووسە ڕۆتافە
هاتێسن کە مێرد شەرت بتەوین وە شەرت یاوا بوتن وە ڕووی شەرت یاوا کار بکێتن هەوەست بریش ئەنجام هەر کە ئەنجام بەکن شەرت قانونمەندیەوە هەرۆ شەرتنامەی یاری یانە کشتە مادەوێت لە دەستورین مادەوێت لە قانون دوارە هینەوەکردنە مەزەبیوەکەنە زیاد نەواچوو ژمەنی منکردن دوور بوو کردار پۆختە بوو وە قەول پیر بوو یانە هینن درستن یانە ئەڵا من وتم ئەوەزکردن ئەوپەرە ئەوەزکردنەسن بازە هینە پشتێل درستیش زوانم هەروە تکرار وەکرد زیان نەواچوو ژمەنی دوور بوو کردار پختە بوو وە قەول پیر بوو ئەوە تەکمیلکرد هەرەوە این بانە بیەکە پیر دەستگیر بوو دەست بە داماد پیر دەستگیر بوو ئێستا زیان نەواچوو یانە لاوزەنی نەکێتن درو یان واناز قسە بکێتن وە مەوزوعیەدار قسە بکێتن وە لە من هەر خۆی هەساو نەکێتن دوور بوو کردار پختە بوو کردەوەکەی پختە بووتن ئەمەڵ درست هین بکێتن سەنجیدە داشتوتن و قەول پیر بەرۆ بەرپرسایەتی داشت بۆیتە ڕەوە لەو شوونەکە هەڵوشیەوە سەڕێ ئەوسا ژە و دەم هەرچێ مەدەیلاف وەنەش ئەیانن چ قاف تا وەقاف هینێکنەوە داخۆی هیچ ئەوەزکردنەسن کە کی ئەوسا ژە و دەم لە کام دەم مەسەڵ وەگەر باقیە ناخە ئەڵە ڕەسیمنە ئی بەن میر ظهورشان شاه سەلیم نەدون میر ظهورشان ئەڵی شاه سەلیمە نازانم من نەتوانستم بفهمم کیە چەند سەلیم ناو لە سولتانیە لە عوسمانی وجود لەناو سولتانیە لە عوسمانی یا چەند نەفەرێک لە سولتانیە لە عوسمانی شاه سەلیم ناویەکی لەوانە شاه سەلیم ئەوەڵە کە لە زەمان شاه عەباس سەفەویە بیاسوە جەنگەلی بۆ گەریەکە داشتنە ئەو شاه سەلیم ئەوەڵە جنایەتکاری بەسەنج و شاه عەباس خانەوادەکەی خۆی وانەیە کە این خۆی واسرا ئەوەڵان شۆڕش کرێ بەرە لێ باوکۆی ساقت کردی ڕستی سەقدە دومەنیش هەرچی هین بێسەوانەیە کە سڵایەت جێنشینی شاداشتە کشت دەرمان خوارد کرد برای خۆی برارزای خۆی چەندین لە خانەوادەکەی کشت دەرمان خوارد کرد شاه ئیسماعیلیش کوڕخۆی کوشتێسن یانە خانەوادەیەک خۆیان هینکردنەسن قەتڵعامکردنەوە خاترەوە کەسێک نەوتە میراستارە تاج و تەخت ئەڵا من نازانم یەکام لە ئیشاوە لەسەکە لە دوون میر ظهورشەی دوون بازیە مەذهبیە عقیدەی ئەخلاص لە نەکوی توورشن چون لیسک ئافتاو وە پرشێن نورشن وە جەستە ئەو قەوم نەکوی توور یا چون ئەو نەکەریمە سفتەیسیە چوتە سەر داستانە موسا و توور یا سینا کە لەورەوە گەرد خوایە مناجات کرد و قسە کرد و ئەسپات پێیاکردن لە تەی قاوێرویانە ڕواەتەکە ئەزیێت لە من حاصل متای لە ئێرە وەزیەتەکە وەز بوتن لێرە بدەریم وەدەست ئوستادە پڕوەفا مەوزیش نەکوورێ خراپخانەی شاه پختەم کێ ئەو پختەی کیمیا جوشش دی نەجوش ناڵ بلیمپا ئەوسا نەو کوورە بەراوردەشوە بەر سۆهانکاریش کەی ساف سەراسەر بەورم ئەو سێرە سندانە ئەسرار بوەرم ئەو سێرە سندانە ئەسرار نەخش یەکی وەنەم وە قەولە ئەقرار ئەڵایە توانێتن معنی پختەکردن کە تەشبیهکردن ناڵێکی لە کوورە دەرێ باریت و بعد باریتی دەی سۆهانکاری بکەی سافێ بکەیتن وەسڵاوە عینێ بکەیتن تا وەختە نەخشێک دێتە لێ هین
ناڵوانەکە یا هین جوشکارە یا هین ئەو کەسێکە کە درستی کردن واسا یە تەشبیهێکی لێرە چونگە قوتی لاوردنەسن ئەم ناتوانێتن هینێ داشت معنێ یەک پارچەی وەدەشت بارێتە وەدەست بارێت یەیشی ڕۆشنکەرەوە یە چوتە سەر هین قرمزی ناوێکترە ڕاشاوەیش وەلی کە لەو جالیات ئەو سەردەمە سەر ڕۆشنکەرەوە قرمزی جیهان ڕۆشنکەرەوە عشق فڵامان وە نەزەرەوە بدەرجامە وە کۆسەرەوە نەکۆسەرەوە بێرە جامە یاران بنووشان وە شادکامە یانە مزەخەرفاتێکە سازێکە نسن کە بتوانێتن قرمزی یا هەر ئەو شاوە ئیسپۆلیە هێنکردن خەنە ناو ئی ئاسارەوە جز دەنایەن گوران هەسەر نەدارم چارە هێن ئێرەسە چەندێک شێسم پەنجا و چواردا چارە یەیجی نەدارم چارێکە هەر هینە هەر جالیاتە نەدارە چارەم چون تاسە کەم شەش نەدارە چارەم یەک تاس بازی ئەڵا بەخوازمایی کەس بڕێک جالیات دەرێ استفادە کردن لێرە معلوم نییە معلوم دێک مەندوریان چەس هەرچە بەختمان ئەو دەست پەیدا بوو ژناڵەی حەیدەر شەش دەرگا گوشا بوو ناڵێ منزور ئەلیەکە لێرە خەریکن هین سەر و مەوجزات باس لە ئەوەکەن کە حەیدەر دەرەکان گوشا بکەنە یەک یاران خۆیان لە جەریان باس و بەرنامەڕێزی دەر ئاسڕا چارە نیوسبان واز دڵە وەتەنت ئی دڵە وەتەنە دوو سەربەن یەک دێ دڵە وەتەنم یەک دێ دڵە وەتەنت هەست هەڵا نازانم دڵە وەتەنت ئەوە هینەکە ئێرەسە لێرەشبوو دڵە وەتەنم جامەلوم نەفکر جامەی وەتەنم لێرە دڵە وەتەنت مەزانی و جامەی تەنت توانی بوتن لە بازی وەتەن ناخۆنیە تەنت یا یورتت هینترە بەڵا ئەوە زێکردنە وەلی خۆ لێرە وەتەن معنی سەردەویانە تەن معنی جست بەزێن وەختەکە لێرێتە نزیک یە ساعت و بوتن دڵە چون طولانیە یەیچ باید بیرێمێت البته هینیتە من دەستکاری بێس یەک دو چند خشتێکە لێت توانێتن وەگەر ئەدەبیات دانایان گورانە هاوسەنگی داشت باقی جار ندارم شما بعد إلى هنا فاطمه برنامه بتشد وامزه عزیزان رسیدن کوتاهی برنامه دوانزه زنجیره برنامه کاری گوهرکان شیخ امیر و امیدوارم که باسکه روشن بیود
تۆزیەکان شیکاریەکان ڕوشن بی و زڵال بیون و ئەزیزێت فام کردوون کە گەوهەریە وەگەر دنیا مەسەبیەت فرە تەفاوت بنەڕەتی دەری جیاوازی بنەڕەتی دەرێتن و ئەمتوانێتن و ڕاحەتی و ئاسانی ئەو جیاوازیە بینێت و بناسێت ئەواتە زنیانی کە بەشەڕەتەن دەرم بنیشنە خێر